ڕاستی بەهۆی مۆبایلەوە تەماشا دەکەی تووشی ڕیا دەبین. ڕیامان زۆر بووە لە کاتی خێر و سەدەقەدا. کاتێک کە خێر و سەدەقە دەکەین هەندێک جا تووشی ڕیا دەبین. چۆن؟ ئەگەر خەڵکی بمان بینێ خێر و سەدەقە دەکەین، مەبەستمان دوو مەبەست هەیە. ئەگەر مەبەست ئەوەیە خەڵکی هان بدەی بۆ خێر و سەدەقە، مەبەستێکی باشت هەیە. بەڵام ئەگەر مەبەستت ئەوە بێ بڵێن فڵان کەس پیاوێکی سەخی و خێرکەر و دەستکراوەیە، ئەم وشەیە مەبەستت بێ، ئەوە ڕیایە. ئەبێ تەبەقەی هێلکە ببەخشێ، عەلاقەیە خەیار و تەماتە ببەخشێ، ئەبی لا ڕەسمەکە بگرێ و بڵاوی کاتەوە. ئەوەم کرد. ئەمە ڕیایە، بۆ خوا نییە. یەکێ لەو کەسانی خوا هەڕەشەی جەهەنمی لێ کردووە کێیە؟ الذين هم يراؤون، ئەوانەی کە ڕیا دەکەن. وەیل بۆ کەسانە بێ، وەیل مەبەستیان لە چاکە مەدحکردنی خەڵکە، دەیانەوێت خەڵک مەدحیان کات، کەواتە ئاگاداری خۆت بە. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کەسێ بانکە پەنا بە خوای گەورە، خوای گەورە دەفەرمێ خێر و سەدەقەت کرد، دەڵێ بەڵێ ئەی پەروەردگار. خوای گەورە عالمە، دەفەرمێ مەبەستت چی بوو؟ دەڵێ مەبەستم تۆ بوو. خوای گەورە دەفەرمێ درۆت کرد، درۆ دەکەی، مەبەستت من نەبوو، لەو خێر و سەدەقەیە. بۆیە خێر و سەدەقەت کرد بۆی بڵێن فڵان کەس پیاوێکی سەخیە و دەستکراوەی و خێرکەرە، خێرخوازە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی، لە دنیادا بە خێرخواز ناوت دەرکرد، بە خێرکەر ناوت دەرکرد، بە سەخی و دەستکراوە ناوت دەرکرد. هیچ پاداشتێک لای من نییە ئەمڕۆ بەسەر دەموچا و ڕایکێشن بۆ ناو جەهەنەم، چونکە مەبەستی ئەوە بۆ خەڵک مەدحیکە، نەک ئەوەی کە بۆ خوا بۆ ڕەزامەتی خوا بۆ قەبر و قیامەتی خۆی بێ. کەواتە ئاگاداری خۆت بە، نیەتەکەت گرنگە، نیەتەکەت مەبەستت چییە؟ مەبەستت چییە لەم خێر و سەدەقەیە کە ئەنجامێدەی؟ لە ڕووداماوی مەبەستت ئەوەی خەڵک مەدحکە، بە خۆتا بچۆرەوە.